الطاقة الإنتاجية للمعمل كانت قبل أحداث داعش تقريبا 10 طن باليوم الواحد، وحاليا بعد يعني عصابات داعش الإجرامية بعد ما دمرت المنطقة والمعمل، الطاقة الإنتاجية حاليا هي 5 طن باليوم الواحد. قمنا بإعادة تأهيل المعمل وشراء معدات ومكائن جديدة. اگر کنجید باقیجا طاموی خوشه طحین دی بتا خوش بد و اگر کلندی هم باش هم دی بتا رنگوی قالك رنگ طحینی يعني. دوایەوە کە دیمان کەمبودێک هەیە لە کەرەسە بێداشتەکان وەکو ماسک و مەعیزدەفونی دەست و پل، دەستمان کرد بە دامەزراندنی کەمپینێک بە ناوێک هەنگاوێک بۆ ژیان بە هاوکاری خەڵکی خێرخواز، خەڵکی مەدەنی شاریبانە و ئاعزای ئەنجومەنی پاژین بە شێوەیەکی خۆبەخشانە دەستمان کرد بە دروستکردنی مەحلولێکی زدەفونی لەژێر نەزەری چەند دکتورێکی داروساز. مەحلولەمان هێناوە زدەفونیکردنی دەستە ئەتوان ئیسفادەی لێ بکەن و بە شێوەی خۆڕایی لە ناوخۆکە بڵێنەوانێ. بەهۆی ئەوەی کە لە ناو بازاڕە هیچ شتێک دەست ناکەوێت، هەتا دەستکێش، ماسک و مەحلولی زدەفونی کننده، ئێمە هەستانی بەم کارە و بە هاوکاری چەند خێرخوازێک بە شێوەی خۆڕایی ئەو مەحلولانە بڵاو ئەەکەینەوە لە ناو خەڵکە تا ئەوەی کە بتوانین کەمترین خەسارێک بەر شار و خەڵکەکەمان بکەوێت. پاژنە خێرخوازیە بۆ دەستوپە لە بۆ دەموچاو نابێت. I go to school at JMU, and this is a really common spot for students and local people to come and ski, especially on a nice day like this. Excuse me, sir. My name's Trudy. I'm here at Massanutten Resort in Virginia, and we're here skiing today, and we're local. We're from about 3 hours away. We came here because there's no mountains where we live, and we came here to do some skiing. We live by the beach. Sure.